72 ساڵ تێدەپەڕێ بەسەر دروستبوونی یەکەم دەوڵەتی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری مەهاباد بە سەرۆکایەتی پێشەوا قازی محەممەد. دروستکردن و ڕاگەیاندنی یەکەم دەوڵەتی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک بوو لە خۆزگە و ئاواتی گەلی کورد کە چەندین ساڵ خەبات و تێکۆشانی بۆ ئەنجامدا بوو. دروستکردنی کۆماری مەهاباد لە بنەچەدا بۆ بەدەستێنانی چەند ئامانجێکی دیاریکراو بوو کە بەشێکی زۆر لەو ئامانجانە تێیدا هاتە دی. هەرچەندە ئەو کۆمارە بە کورتترین کۆمار هەژمار دەکرێ، بەڵام لە ڕووی سیاسیەوە بۆ کورد لەو کاتەدا گرنگی خۆی هەبوو. دروستبوونی کۆماری مەهاباد بە پشتیوانی یەکێتی سۆڤیەت و ئەمریکا بوو. لەو کاتەدا سەرەڕای پشتیوانیە دەرەکیەکان هۆکاری شکست و کەوتنی کۆماری مەهاباد لە ڕابردوودا بۆ ئەوە دەگەڕێتەوە سەرکردەکانی کورد پشتیان بە یەکێتی سۆڤیەت و ئەمریکا بەستە بوو. دوای 72 ساڵ بەسەر ئەو کۆمارە کوردیەدا لە باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان هێندەی نەماوە ئەو سینارۆیانە لەسەر دەستی هەمان وڵات کە ئەویش ڕووسیا و ئەمریکایە دروست ببێتەوە. دوای 25 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان و پشتبەستن بە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا، سەرکردەکانی باشوور بە تایبەتی یەکێتی و پارتی و چەند حیزبێکی هاو ئاوازیان بڕیاریاندا ڕیفراندۆم لە 25 ئەیلولی 2017دا ئەنجام بدەن. ئەوەی مای سەرسوڕمان بوو. ئەو حیزبانی پشتیوانی ئەنجامدەرانی ڕیفراندۆمیان دەکرد، هیچ زانیاریەکیان نەبوو ئاخۆ کێ پشتیوانی ئەنجامدانی ڕیفراندۆمە. سەرنجام لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم دۆستەکانی کورد پشتیان لە ئەزموونەکەی هەرێم کرد. سەرنجام کارەساتی کۆماری کوردستان لە باشووری کوردستان دووبارە بوویەوە و لە 150 خاکی کوردستان کە بە خوێنی هەزاران پێشمەرگە لە شەڕی داعش بەدەستهێنرابوو لەدەستدرا. لە ئێستاشدا هەمان سینارۆ لە ڕۆژئاوای کوردستان هێندەی نەماوە دووبارە ببێتەوە. ئەویش دوای ئەوەی لە شەڕی دژ بە داعش کانتۆنەکانی ڕۆژاوە لەلایەن هێزەکانی ڕووسیا و ئەمریکاوە پڕچە کران و پشتیوانیان کرا و بڕیاردرا هێزێکی چەکداریان بۆ دروست بکرێ، بە تایبەتی لەلایەن ئەمریکاوە. ئەم بڕیارە دەوڵەتی تورکیای نیگەران کرد. دواتر لە ماوەیەکی کەمدا دۆستەکانی کورد پشتیان لە ئەزموونی ڕۆژاوا کرد و بێدەنگیان هەڵبژار بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و بە تایبەتی کانتۆنی عەفرین و لە ناوبردنی ئەزموونی کوردی لە ڕۆژئاوای کوردستان. ئەم ڕووداوانە با بڕوای چاودێرانی سیاسی و مێژونووسان کەم ئەزموونی سەرکردەکانی کورد لە گۆڕەپانی سیاست دەردەخات. هۆکارەکەی ئەوەیە تاکە سەرچاوە و پشتیوانی خۆیان بە یەک وڵات و یەک هێز دەبەستن، ئەوانیش لە بەرامبەر بە دەستێنانی دەستکەوتەکانیان ئامادەن پشت لە دۆستەکانیان بکەن. سیر لەوەدایە کۆماری مەهاباد و هێرشەکانی عەفرین لە هەمان کات و ڕۆژ و مانگدایە. ئەمە ڕێکەوتە یان هەڵبژاردنی کاتە. دوژمنەکانی کورد حەز دەکەن خۆشی و ناخۆشیەکانمان لە یەکەوە نزیک بێت و تێک بە ئاڵێنرێت تا لە پاڵ هەموو خۆشیەکاندا تراژیدیایەک هەبێ، بەداخەوە کورد نەخۆی یەکە و نەدۆستەکانیشی یەکن.